استسلماني چنگه یاد و چنگه خولا استسلماني چنگه یاد و چنگه خولا دولا چاوی عزیزانم هوارێکی ئەجگار چۆڵە هەموو شەوێ یادەکانی بەناو دڵما دێن و دەچێ بەڵام سەد سلەیمانی قەت لە جاری جاران ناچێ جانە چەند حەزەکەم بچمەوە ناو یادەکانی کۆنی بە گوڵ و سمڵ و مێخەک سلەیمانی پڕکەم لە بوانی لە بوانی لە بوانی ڕۆڵە سلەیمانی چاوی منە جێگەی گەلێ یادگاری مناڵیمە جێنزرگەی مناڵیمە جێگەی یەکەم دڵاریمە سلەیمانی چاوی منە سلەیمانی شارێکی جوانە بەڵام شارەکەی بابان بۆنی جارانی لێنایە لێنایە جانەوە سێ تێگەکەم کاتێ مردم با سلەیمانی جێگەوڕێم بێ با ئاسمان و ئەستێرەکانی شار بۆ هەمیشە چاویان لێم بێ چاویان لێم بێ زۆر سپاس بژین هەر بژین سلەیمانی پێدەنێتە 240 ساڵەی تەمەنیەوە سلەیمانی شاری بابان شاری نالی شاری مەحوی شاری سالم ئەو شارەی کە هەمیشە داهێنەر بووە لە کولتور و ئەدەب ئەمڕۆ ئێمە لە سلەیمانی لەگەڵتانین بە کۆمەڵی میوانداری کەسایەتی شاری سلەیمانی لەگەڵ کاک سۆرانە بەرنامەیەکی تایبەتان لەسەر شاری سلەیمانی پێشکەش دەکەین زۆر سپاس باوەکان بانیت باش بانی ئێوەش باش خۆشویستانم بانیم ئێوەش باش ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری
شاری ڕۆشنبیران و هونەرمەندان داینەمووی شۆڕشەکان لە ئێوە پیرۆز بێ و لە ئێوەش پیرۆز بێ. ئەمڕۆ خۆشویستانم بەرنامەیەکی تایبەتمان هەیە بەو بۆنەیەوە هیوادارین بتوانین ئەگەر شتێکی کەمیش بێ ئێمە چاکەی ئەم شارە و خەڵکی ئەم شارە بینەوە. خۆشەویستانم میوانەکانمان لێرە کێ میوانمانە ئەمڕۆ؟ زایری کەریمە ڕەش کە یەکێکا لە کەسایەتیەکانی شاری سلێمانی کە ڕۆڵی گرنگی هەبووە لە دروستکردن و بنیادنانی ئەم شارەدا و لە هەمان کاتە کاری تایبەتی کردووە بۆ دروستکردنەوەی ئەو بینانەی کە ڕەسەنایەتی شاری سلێمانیان پێوە دیارە. ئامەزەند ئامەخان کەسایەتی شار خێزانی مامۆستا کەریمزەند ئامەخان بەخێر بێی سپاست دەکەم بەو سەر و بەستە جوانەوە بەو جلە کوردیە جوانەوە بەخێر بێناخوا. زۆر سپاس چاوەکەم. هەروەکی میوانمانە مامۆسایەکی دیکە پرۆفیسۆرێکی دیکە مامۆسا دانا ئەحمەد کێکێکە لەو کەسانەی کە زۆر کۆڵنەدەرانە کاری کردووە لەسەر شعرە کلاسیکەکانەوە کە لە ئێستادا زۆر گرنگەنەوەی ئێستا بەم شعرە کلاسیکیانە ئاشنا بێت و ڕۆڵی پرۆفیسۆران زۆر کاکسۆران لەم ڕوانگەیەوە گرنگە بە تایبەتی بۆ جیلی ئێمە بە خۆشحاڵیەوە لە ساڵیادی دامەزاندنی 240هەمین ساڵیادی سلەیمانیدا دووبارە مامۆسا دکتۆر پرۆفیسۆر دانا ئەحمەدمان لەگەڵدایە. بەخێر بێ مامۆستا. هەروە هونەرمەند ئازاد مەحموود تۆفیق شلێک کوڕی هونەرمەندی گەورە مەحموودی تۆفیق شلێک بە دەنگە خۆشەکەی بەشدارە بێ و تۆزێ باسی گۆرانی و مقام و بەستەی سلێمانی ژەکەین. اینجا کاکسۆران کاکازادێک کە لەو هونەرمەندانەی کە لە هەموو بۆنەکاندا ڕۆڵی هەبووە بە تایبەتیەوەی کە کاتێک کاچینە شوێنە یەکسەر کاکازاتە بین بە مەقام بێ باش تێک بێ بەشداری کردووە. کاکە حامیدیش سپاسانەکەم. بەخێر بێناخوا کاکە حامید بە ئامێری کەمان و ئەمبانی هات بینیم وتم ماشەڵام هەموو ئامێرە هەمووی وتی هەرچیەک وەتەری پێوە بێ من عەسفەکەمە. دکتۆر دانا لەسەر ئەو بابەتە بڵێن یعنی شاری سلێمانی من شتێک زۆر سەیرە لەلام لەوەتی بنیادنانی و دروستبوونی ئەم شارە وەکو معمەلێک بوو وەکو کارگەیەک بۆ شاعری مەزن پرۆفیسۆر بۆ من ئەو شاعرانە سالم و نالی و مەحیوانە هەر بە پرۆفیسۆر ئەزانم و جەنابیشت باش ئەزانی کارگەیەک بۆ دروستکردنی موزیکزان بۆ گۆرانی بێژ یعنی ئەم هەموو کەڵە شاعیر و گۆرانی بێژە ئەمە سلێمانی بۆ وایە چۆن وایە؟ پێش هەموو شتێ سوپاسانەکەم و پیرۆزبایی ئەم یادەمەزنەکەم لە خۆمان و لە خەڵقی سلێمانی ئەم هەموو دەم و چاوە جوانەی خەڵقی سلێمانی لێرن کە هەموو خزمەتێکی زۆریان کردووە بە خەڵک و خاکێم شارە. کاکە سۆران زۆر گرنگە بزانین کە تەسیسی سلێمانی هەر لە بنەچەیە لەسەر ئەساسی سراعێکی فکری ئایدۆلۆجی گەورە دروست بووە. ئەو کاتێک کە لە سەدەی حەڤدا کە شێخ خالیدی نەقشبەندی ئەچێتە مەنتیقەی هەندستان و پاکستان و لەوێ شێخ حەسەنی دەهلەوێ بینێ و ئەو طریقەتەی لێ وەرئەگرێ کە پێی ئەوتێ طریقەتی نەقشبەندی کە ئەیهێنێتەوە سلێمانی طبعاً ئیعجابێکی زۆری ئەبێ بە هەموو ئەو مەسئلەی سلوک و وەجد و تێکەڵبوون و سەرەتای دروستبوونی سۆفیزمی کوردیش نییە. بەڵێ بێگومان کەیەتەوە ئێرە ئەو کاتە لە بینی شێخ خالیدی نەقشبەندی و شێخ مەعروفی نەودەهی سراعێکی فکری و ملولانەیەکی ئایدۆلۆژی زۆر گەورە دروستە بێ. بیرمان نەچێت کە هەر یەکێ لەم دوانە دوو عالمی زۆر گەورە بوون زۆر بێ ئەندازە گەورە بوون. مەسەلا بۆ نمونە شێخ مەعروفی نەودەهی پیاوێک بووە کە یەکێ بووە لە زانایانی سەردەمی خۆی کە هەتا ئێستا هەندێک دەقی هەیە هەر ساغ نەکراوەتەوە. هەندێک منزومەی بەلاغی و وەزع و مەعانی و تەشبیه و ئیستیعاراتی هەیە کە تا ئێستا کەس نازانێت چۆن و لەکوێیە. ئەزانی لە هەمان کاتە یعنی دیقەت بە لەو کاتەیە عەقڵیەتی وابووە کە قاموسی عەرەبی کوردی داناوە بە شعر ڕەئس سەرا عین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە جەبین و جەبهە تەوێڵە مەکر و کەید و حیلە فێڵە. ئەوەی سەرنجی من ڕاکێشە لەما
لەم بڵێن قاموسەیە کە نزیکەی 1700 کەلیمەی تایە. ئەوەی کە زۆر گرنگە مقدمەکەیەتی، مقدمەی ئەم ئەحمەدیەیە کە بە شیعر نووسراوە. شێخ معروف نووسوی طبعا کەلیمەی ئەحمەدی بە ناوی کاک ئەحمەدی شێخەوە نووسراوە کە کوڕێتی. من نازانم لە مناسبەی شکای باسم کردویانە، بەڵام ئەمەی زۆر گرنگە کە ئێمە بیزانین. خێزانی شێخ معروفی نۆدەهی مناڵی نابێ. شێخ معروفی نۆدەهیش پیاوێکی زاهید و تەقی ئەبێ کە دوعا بۆ خەڵکەکە. خێزانەکەی ڕۆژە پێڵێ ئەڵێ ئەی بۆ دوعایە ناکەی بۆ خۆمان مناڵێکمان ببێ، حجاڵێ قەیچەکە بۆتەکە دوعایەکی بۆکە، ژنەکەی حەملێ بێ کە حەملێ بێ خۆ ئەو کاتە نەجیهازی سۆنەر هەبوو نەجیهازی ئەوە هەبوو کە کەشفی ئەوە بکە مناڵ چییە و چەند وەکو ئێستا قسەی لەگەڵا بکە و گریانەکەی کەشفکە و هەر زۆدی ئەم پیاوە تاخوای ئەم پیاوەت کەیشۆتە چ ئاستێ ئەم قاموسە نووسێ، ژنەکەی حەملی هەم قاموسە نووسێ و ناوی شەنێ ئەحمەدی. ئەنجا لێ مقدمەکە چۆن ئیشارەت بە مەوزوعاکە، ئەڵێ لهذا ناومنا ئەحمەدیە والله ئەرجو ئیصلاح النیە. لەبەرەوە ناومنا ئەحمەدی، لەبەرەوەی کە خوا ئاگای لێ کە ویستم نیەتێکم هەیبێتە دی کە کوڕێکم بێ و ناوی بنێم ئەحمەد و کاک ئەحمەد شێخە دەرچێت. زانی لەبەرەوە یعنی کە ئەکۆڵینەوە لە بنچینە و بنەواشەی ئەم شارە لەسەر ئەم سراعە دروست بوو کاکی خۆم. ئەم سراعە هەم سراعێکە کە لەو پەڕی زوهد و پاچەتی و ئیخلاسا بووە، هەم جانیبێکی علمی و حەزاری گەورە بووە. یعنی ئەم شارە خاوەنی حەزارەتێکی گەورەیە، خاوەنی مێژوویکی گەورەیە. ئێمە یعنی خەڵکی ئەم شارە ئەبێ فەخر کابەوە. ئەمە خاڵی یەکەم، ئەگەر مەجال بێت دووسەشتی کەش. خاڵی دووهەم ئەوەیە هەر لەناو ئەم شارەیە زانایانی زۆر زۆر عجایب هەبوون کە تا ئێمە تا ئێستا نازانین خەریکی چی بوو نەمانە. مەسەلا من نمونەیەکتان بۆ بێنم، یەک نمونەیەمەوە کە دەیان نمونە هەیە. پیاوێک هەیە ناوی مەلا عەبدوڵڵای بەیتوشیە، ئەمە برای مەلا مەحموودی بەیتوشیە. من کانسکان نحتێکم بۆ دەست خۆش جاوە ئیشێکی زۆر گەورە کرد و دەست خۆشی لێکم یاخوا دەست خۆش بێ. ئەم پیاوە دیار نییە، بەیتوشی دیار نییە. بەیتوشی لە بەیتوشە بێ لە دەی بەیتوش. ئەم پیاوە لەگەڵ براکەیە کە خوێندن تەواوەکە تەسەورەکەی پارەی ئەوەی نییە کە بچێتە بەغاپی، بچێتە بەغا تا بەغاپی بچێت. باشە چیەکە تۆ سەیریکە مەکتەبەکەی لەبەرەکە، هەموو مەکتەبەکەی لەبەرەکە، کتێبەکانی فرۆشە پیسێتە بەغا. تۆ ڕاوەستە ماوێتی. ئەم پیاوە لەوێ برای مەلیکی سعودیەی بینێ، طبعا ئیبن الحاج دەبەغا بووە، ئەو عالمە گەورەیە برای مەلیکی سعودیە لای ئەوەی خوێنێ. کورە ئیبن الحاجش کوردە، ها ئەویش کوردە. باشە لە مەجاڵی چکا باسی ڕۆژمان ماوە کە ئەیبینێ ئەمە چه عالمێکە، ئەڵێ پێشم کەوە بۆ سعودیە، ئەیبا بۆ ئیحسان بە سعودی. لەوێ خوشکەکەی خۆی لێ مارەکە ئەبێ بە مفتی سعودیە، ماشەڵڵا هەموو هاوینێک گێتەوە لە مێرگاسێ فێرە خەریکی نووسینە بێ. سێ کتێبی زۆر مەشهوری هەیە، کیفایە و عینایە و سەرف العینایە، من ئێستا خەریکی کێنم، زۆر کتێبی عەزیمە. ئەمە تا ئێرە طبعا 20 ساڵ مێردی ئەو ژنە ئەبێ خوشکی مەلیکی سعودیە نازانێت کوردە عەلیان عەرەبە، تا ڕۆژێک کە ئەکەونە قسەکردن کەلیمەیە گەڵێ ئەڵێ کەواتە وایە، ئەڵێ وەرە کەواتە عەرەبی نییە، وەرە بۆ وازانێکە کوردە. ئەڵێ تۆ خەڵکی کوێی خۆ تەسکەرە و مەسکەرە نییە. دکتۆر ئێمە بە قسەکانی جەنابدا یعنی بناغەکەمان زۆر بناغی ئەمە نمونەیەکە، طبعا ئەمە نمونەیەکە. ئەنجا ئەوەی کە جەنابت باسی کرد قوتابخانەی لە تەسیسی سلێمانیا قوتابخانەی دروست بوونی بابانەکان، باشە ئەمە بۆ خۆی حەزەکەم هەموو کەس ئەمە بزانێ. ئەو داڕشتنە خەیاڵی کە لای نالی هەبووە،
ئەو عیلمەی کە لای نالی هەبوو ئەوە دکتۆر دوایی ئەوە کاکی خۆم دروست دوایی باسی سێکوسکاکەی دوایی خۆی ئەم بابەتە زۆر باسی بناغەمان کرد ئاوەداندی کاکزاهیر لە بناغە و ئەوانە زۆر شارەزای مەسەن دروست وەکو بیناسازی شاری سلێمانی حەزەکەم تۆزێ مەسەلەن بۆ پێشمان بڵێ ئەم خۆشەویستیە زۆرە چییە هەتە بۆ سلێمانی من و سلێمانی لە ماسی و ئاوەچین بەس سلێمانی شارێکە خۆی ئەچێتە دڵی هەمووانەوە بێپرس لە ئەتەکێتی چوونە ژوورەوەی شوێنانە ئاتن لە دەرگای بۆی فەرموویەکە لێ بکەین و بچیتە ژوورێ بە سلێمانی لە دەرگای دڵی کەس نایە و باشە کاکزاهیر خەڵکەکەیەتی یا جوگرافیا و گۆیژە و توزانم پیرە مەگرون و ئەزمەڕە چییە خەراغا کامیانە یا خەڵکەکەیە هەڵکەوتەی شاری سلێمانی شاعیرانەیە هەر هەوەکاریشە بۆەوەی کە ئەم هەموو شاعری تا دروست بووە بەڵێ خۆی پێکاتی سلێمانی لە سروشت لە ژینگە لە مرۆڤەکانی هەمووی تاواوکەری یەکن بەڕاستی و من ئەگە دایکی مەدحی کچەکەی بکا ڕەنگە زۆر خەڵک گوێگری نەبێ بە سەیرەوەی خەسۆکەی مەدحی بکە نادریشە تۆزێ کەم ڕووبە من لەسە زمانی خەڵکی غەریب باسیەکە من ساڵی 1970 مامۆستا بووم لە مەحەدی ئیداری سلێمانی مامۆستایەکمان لەگەڵا بوو ناوی هادی عەبدولحسێن مەتەر بوو خەڵکی بەسرە دوای کە جامعە و مەحەد ڕۆیشتووە هادی ڕۆژ لەگەڵ جامعە و مەحەد هەر سەدەمێ هادیم دینی لە سلێمانی هاتۆتەوە من لێرەم وتم مامۆستا هادی تۆ چی هێنای تۆ بە سلێمانی وتی زاهر خەڵک کە لە سلێمانیەژی تووشی ئیدمانی سلێمانی بێ ناتوانێت لە ناتوانێت دەستی لێ بەربە نامێت لەسەر زمانی خۆم بڵێم با لەسەر زمانی خەسووی سلێمانی باسی سلێمانی بکەم ئەنی بەڕاستی ئەلحەمدوللا ئەم پێکاتەی خەڵکی کە لێرە هەیە خەڵکەکە زۆر دڵخۆشکەرە خەڵکی سلێمانی غایە دەرەجە باشە من ژمارەیەکی زۆر وڵاتانی دنیام بەسەر کردوێتەوە بەس لەم خەڵکە جوانتر کەمە نادرە خەڵکێکی خۆگر بەرامبەر ئەم هەموو ستەم و زوڵم و ناخۆشی و تاڵیانەی کە بەسەر ئێمەیان تێپەڕ بوو کەچی دائیمەن ڕووخۆشی ڕووی خەڵکەکە بەرنایە خەڵکەکە بە فەرحی بیرەکاتەوە و قسەیەکە ئەڵێ خەڵک کە 12 فلسی پێ بێ دەی خەرجەکە و دوانی خەڵک سلێمانی کە 12 فلسی پێ بێ 15 خەرجەکە خۆی گەورەیە لازم مەسین وەختی خۆی تێتی منم ڕۆ خۆم دوانم کوشتووە کەچی سەرەکەی ئێوە ئەزمەر بەد ناکەوێ ینی چۆن یەدون تەبنی و یەدون تەحمل السلاح یەکێک بوو لە شاعرەکانی باس ئێمە لەگەڵ هەموو ستەم و زوڵم و ناخۆشی وینەکانە بەرۆکی خۆشیشمان بەرنیاوە چونکە هەستەکەی کە ژیان خۆی زۆر کاکزاهیر خەڵکی سلێمانی خەڵکێکی واعین یعنی خەڵکێکن دایما ئاگایان لێیەکی ئەگوزەرەیە هەر بۆیە مەسەلەن شارێکە هەست بە مەلەل ناقیتیایە دایما شتێک ڕوئە ئامەقان ژنانیش نمونە و سمبولی ئەم جوانیش سلێمانی بوون بە تایبەتی ئامینە خان کێکێکە ئەمڕۆ سمبولەکەتان ئامینە خان بە هۆکاری ئەوەی هاوسەری کەریمزەند بووە ئاشنایەتێکی زۆری بە مێژووی نەک شاری سلێمانی و هەرێمی کوردستان هەر چوار پارچەی کوردستان بووە ئەمەش جێگەی دڵخۆشیە کاتێک کە لە ساڵیادی سلێمانیدا خانمێکمان لەگەڵایە کە شارەزای مێژووی هەر چوار پارچەی کوردستانە ئامینە خان خۆت پەیامێک بنێر بۆ ئەم ڕۆژە مەزنەی سلێمانی دەستی شکاوم سلێمانە جوانەکەم لێون بووە لەو خوایە ئەپارڕێمەوە لەگەڵی ئاش ببمەوە کوا ئەو هەموو ئاغا ڕشتانەی کە لە سلێمانی بوون و مشورخۆری خەڵق بوون کوا ئەو هەموو خانمەسەر لارانەی کە دڵسۆزی سلێمانی بوون کەسیان نابینمەوە حیف و خەسارێ سلێمانی زۆر خۆشەویستە لای هەموو کەسێک ئەو کەسەی کە تیابێ ناتوانێت بە حیاتی فەرامۆشی بکە بەڵام دەستی شکاوم ئێستا سلێمانی جاران نەماوە لە هەرمومان تۆراوە نازانم چۆن ئاش بێتەوە لەگەڵمان بۆ پێدوە ئەم سلێمانیە سلێمانی جاران نییە جاران نییە چونکە جاران کەساتێکیانەوە یان لە کەساتیەکان هەرماون ئیشەڵڵا هەرەژمێنن بەڵام دەوران وای لێ کردووە کەساتیەکانی شاران دراوسێ ڕۆحی دراوسێ بوو یەکتریان وەکو خوشک و دایک و باوکی خۆیان ئامەخان ئێستا عیلاقاتەکە وەک جاران نەماوە هەر زۆر سفرە کە جەژنە هات سەرایە گیرا لە کۆڵانەکان پیاوێکی گەورە پێشیانەکە و دەهاتن بۆ ماڵان خەڵق سەرسامە بوو ئێستا کێت بۆ ماڵی کێ بۆ جەژن
تعزەیە گەبوو لەگەڵ ڕێکێکا چل شەو تەلەڤیزیۆنیش نەبوو ئەوسا ڕادوێ بوو نەمانە کردەوە هەتا ساحەب مردووەکە خۆی نەهاتانەی کردایەتەوە ئامە خان من بیرم لە سەرکارێز بووین مناڵ بووم یعنی دراوسەکان شەوە هەموو شەوێ بە عایلە کۆ بوونەوە بێکەوەی تر سەماوە هاتە دەرەوە گوڵە بە ڕۆژە خواردن بوو کولیچە خواردن بوو ئیتر یعنی هەموو ئەم گەڕەکە ئەو خێزانێکە پێکەوە کاریەکتریانەکە بۆ منەوە هەفتیاندانا پێکەوە ماڵەکانیان پا کردەوە هەر جۆری ماڵێکێکیان پا بەس نۆرمالیش نییە مەسەلەن کاک ئازاد نۆرمالیش نییە یعنی شار گەورە ئەبێ خەڵک زۆر ڕووی تێئەکە ئیتر خۆیتر ئەمە ئێرە پێڵێن پایتەختی ڕۆشنبیری وانە بەڵێ پایتەختی ڕۆشنبیری خەڵک ڕووی تێەکە خەڵکی تر لە شارەکانی ترەوە ڕووی تێەکەن یعنی تۆزێک کاڵە بێتەوە خزمایەتی و ئەوەران وای لێ هاتووە ئێستا لە هەموو ئایلەیەەکە کوڕێکی ئەم زروفالێک کوڕێکی تۆراوە چۆتە شاریچکە هی ئەوان هاتوتە ئێرە ئەوە تۆزێک بار و زروفەکەی سلێمانی تۆزێک ناخۆش کردووە یانتوانین بڵێن گۆڕانکاری کولتوری تایدا ڕوویدا قەیناکە ئێستا هەرچکامێکمان ئیشەکەمان لێرە نەبێ بچین لە شاریچکە ئیشکەین بەڵام زروفەکە وای لێ کردووی بەداخەوە زروفە ئەجنا دەردی جەناب باسەکەی من بیرمێ جاران کە ماڵێک تەعزیێ ئەبوو دراوسەکان تەنەکە ڕۆڵیان بۆیە نابرنجیان بۆیە ناشیانیان هێز ئەو ماڵە ئاگای لەو تەعزیێ بێ ینی هەستی پێ بکا کە مردۆکە هەی خوێتی هی گەڕەک هەمووی بوو زۆر ڕاست بەڵام ئەرکی ئێمە دووبارە گەڕانەوەی ئەو کولتورێ لە ڕێگەیان بەرنامە تایبەتانەوە کە بە پەیامی ئێوە دووبارە ئەگەیەندرێتەوە کاک ئازاد گۆرانی تر چیمان جۆ لێ بە لەشتی سلێمانیانە وڵایتر من ئەوانی حەزم کردەمو سلێمانیانەیە مەقامی سەفەر جا لەگەڵ کاک ئازادە کاک ئازاد دەبێت کە من پێم وتووە ئەوە بە ڕۆح و دڵێک و بە کوڵێکەوە گۆرانیەڵێک کە گۆرانی سەڵێت توازانی هەیە ڕقی بە حەزەکەی حەماسەکەی زۆرایەتەیەکی زۆر ئەساڵەتێکی زۆر پلانماندا ناوە لەگەڵ کاک ئازاتە کاک سۆران توشکەین ئەڵێن چی بۆ ساڵیادی سلێمانی خانەوادی کاک سۆران زۆر گەوری شارەکەی پیاوێکی هەتا بڵێ جوان بووە کاک برایمی خیار یعنی بەڕاستی مەفروزە هەیکلێکی بۆ کرێ شوێنێکی گەورەی شاری سلێمانی باسی جەناب پێغەمجا ئەم شارە پڕێتی لە هونەرمە خۆشە دەنگە خۆشە بێ شتێکمان بۆ بری دوایی من حەزەکەم جۆ بگرم جان وانە دکتۆر ڕۆڵە دیارم دێری ئاش قاجێم لالەوە سوتنان جێلەوێ ئاگرم كمان ماش تيتشلو وبام جانا بچي بمام كارتشي شوية أقرم رولا لنا
كاس كاريا خاكم بسر بابا أمرم خوايا بمجيب نيتا رول البارقة في كسي أمر مو آرامي آرامي جانم آرامي آرامي جانم أي رباب صوتي جانم أي حيروانم قش كاس بأمريل قش كاس بأمريل أي رباب صوتي جرقم أي رباب صوتي جرقم أمشدو شاوال أي رونام كدوا ماشي أي رونام كدوا ماشي داخي أو ما شاء أي رولا غمدر ناشي أي رولا غمدر ناشي تان خۆش دەنگتان خۆش کاک سۆران با بێنەوە سەر بناغەی دروستبوونی ئەوەی شاری سلەیمانی کاڵین نالی سالم کوردی لەم ڕۆژە زۆر گرنگە تیش بخەینە سەر ئەم سێ کۆڵەکەی شاری سلەیمانی لە ڕووی شەعر و کولتور و ئەدەبیاتی کە بە بناغەی دروستبوونی ئەدەبیاتی سلەیمانی دادەنرێت زۆر ڕاستە و عیلاقی ئەوان کە دەڵێی سلێمانی یعنی ئەوان گەورە بووە يعني مؤسسي طبعا بيرنتي دوش زۆر گرنگە یەکەم سەقامگیری ئەو خەیاڵی کە ئەو کاتە هەبووە سەقامگیریشی سیر هەبووە يعني زۆر جار ئەڵێن مەسەلەن بۆ نمونە لە سلێمانی چوارە عایلە لەلاو حوشەیەک و ماڵێکی دوو دەستا بوون ئەمە بۆ ئینسان دوو لایەنە دوو جانیبە
جانبێکی ڕۆح و جانبێکی مادە ئەو کاتە ئەوەندە خەیاڵێکی واسع و جوان هەبووە ئەوەندە خەیاڵێکی دامەزراوە بووە جانیبێکی ئینسان مادە بووە ئەوەندە بەز بووە کە لە ژوورێکا بێ جانیبەکەی تری جانیبی خەیاڵ بووە جوانیەکی تر هەبوو کە بینیوێتی لە دەرەوەی ئەو ژوورە لە دەرەوەی وجودی جل و بەرگ و چوزانم هەموو ئەم شتانە لە دەرەوەی محیطی خۆی ئەو جوانیە جوانی خەیاڵە ئەگەر ئەوە نەبێ کاکە ئەگەر ئەوە نەبێ بڕوا بکە هیچ وێنەیەکی شعری نەهاتە بوون کام وێنە شعریە ئەوەی کە نالی ئەیڵێ ئەوەی کە مەحوی ئەیڵێ ئەو شعری کە کاکە ئازاد خوێنەوە بەناوی سێوی ناوم باخەوان و من بەهێ دەگرم لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام تۆ سەیری نرخی بەهێ و سێوکە سێو سوورە ئەویش دەڵێ بۆیە ڕوون سوور بووە بە ناوی سێوم باخەوان خوایە ئەڵێ خوا کە منی دروست کردووە بەو نیەتە دروستی کردوم کە ڕوون سوور بێ سێوی ڕوون سوور کەچی من بەهێ ئەگرم بێ قیمەتم زەر دەرچوو خەجاڵەتم زۆر جوانە ینی لەبەر ئەوە ینی مەسەر وەکوتم لە لەو دنیاە ئەو دنیا دامەزراوە باشە دکتۆر بەڕای تۆ ئێستا ئەو خەیاڵە ماوە یعنی ئەو سۆر شعریانە شاعرێکی گەنج توانی ئێستا بیڵێ لە تۆ پەلەم لێ مەکە کاکی ئەخە تۆ پەلەتە ئەڕۆی ئێمە پەلەمان نییە ئێمە پەلەمان نییە ئێمە محازەڕەمان نییە تۆ محازەرە دێ کاکی خۆم شتێکی ترێ زۆر گرنگە ئەو دامەزراوی کە هەبوو و کاتە ئەمە جۆش دراوە جۆش تەطعیم کراوە بەچی بە معریفەتی گەورە حەزەکەم پێت بڵم ئەو کتێبانەی کە نالی و مەحوی کە خوێنویانە چ لە بەلاغەیە چ لە منطقە چ لە عیلمی کەلامە چ لە نەحو سەرفە چ لە فقه و ئوسوولە ئەو کتێبانە نەماون ئێستا کتێبەکان ماون مامۆستایان نەماون ئەو متەوەلەی کەنالی خوێنوەتی نەماوە مامۆستایان نیست بڵێتەوە کتێبێکی قورس و بەزەوەی نایخوێنێ بە ئۆتۆماتیکی بە شاعیر ئەوەندە کتێبێکی عەزیمە کاتی خۆی کاک زەید ئەم فکرەیە هەبووە ئەم عیلمانە مەسەن منطق فەلسەفە عیلمی کەلام بە شێوەیەک بە ئوسلوبێک کە نووسراوەتەوە مەسەلەن سەعدەدینی تافتەزانی کە کتێبی مختصری هین کردووە تەلیف کردووە بە ئوسلوبێکی ئەمەندە قورس دای ناوە وتوێتی ئەمە میهنەت المولوکە ئەبێ نوخبەتی بگە ئەوەندە قورس دای ناوە چۆن وەکو ئێستا نەبووە هەموو شتێک بە مۆبایل و چوزانم بە دکتۆر ئێستاش نوخبە مەسەلەن شاری سلێمانی کە ئەڵێن داینەمۆ بووە بۆ نمونە بۆ هونەریش داینەمۆ بووە بۆ ئەدەبیش داینەمۆ بووە یعنی ئەو گەنجە هەڵبەتە نالی و مەحوی و سالمیش هەر ئەو کاتە نوخبە بوون بەڵام نوخبەی گەنجی ئێستا ئەو پرسیارم حەزەکەم کاکزایریش هەر یعنی مشارەکەی بکە یعنی گەنجەکان ئێستا ئەیبینم دالیا هەوڵێن کامیان ببن بە باشترین دەرهێنەری درامایەک فیلمێک کامیان ببێ بە باشترین گۆرانی بێژ کامیان بێ باشترین لیریک شیعر نانووسن کلاسیکیات ناکەن بەڵام لیریکە نووسن کە چۆن شعری بۆ گۆرانیەک دروستکەن یعنی ئەم منافەسەیە هەیە و ئەم حرەکەیە هەیە کەوتم سلێمانی داینەمۆیە گەنجەکان ئابینم یعنی ئەگەر بە کورتی بن بڵێم ینی مەوجەیەکی ڕووکەشگەرایی هەموو دنیای گرتوێتەوە ئێستا زمان سادە بۆتەوە بیرکردنەوە سادە بۆتەوە ئینسان ئەوەنەی بەرەو ڕووی مەسائلی مادی ئەچێ ئەوەندە مەسائلی ڕۆحی نەماوە کاکی خۆم زانی ئەنجا حەزەکەم یەکشتیش بزانی هەتا ئینسان ئیحتیمام ناتەوە بەو جانیبەی قەت ئینسانی قوڵ و بیرمەندی گەورە قەت دروست نابێت باشە دکتۆر لەسەر ئەو قوڵیە و لەسەر شارێکی جوانمان پێشکەش بکە ئەو قورسی کە باسێکی تۆزێ لە چامەکە شتێک حەزەکەین جۆمان لێ بێت وەڵایی کاکی خۆم ئەو چامەیەوە گەورەیە لەسەر دیێڕێکی بێت 4 ساعت قسەکەی تۆ بە شارێکمان نەوەڵام من شتێکت پێڵم لێ نالی و سالم کە ئەو نامەکەی بۆ نەرێ ئەو جوابێتەوە قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆش برود ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر پەیک فرستادەیە ینی تۆ دیقەت بە ئەم زاتە با هەڵەبژێرێ با ئەو سەردەمەی نالی کە ئەمەی نووسیوە
ئەفسانەیەک هەبووە لە ناو ئەدەبی عەرەبیە تەڵەن زۆر شارەزای ئەدەبی عەرەبی بۆ نالی زۆر شارەزای ئەدەبی فارسی بووە تورکیەکی باشی زانیوە شتێکە بۆ پێم ئەلحەمام الزاجیل کۆتری نامەبەر زۆر باو بووە زۆر مەسەلەن بۆنم لە تەوق الحەمامە باسیەکە مەقاماتی حەریری باسیەکە نالی تەجاوزی ئەوە کا باسی بەچی چیەکە بە فرستادەی خۆی بۆ تۆ سەری باکە نالی نەعالمی فیزیا بوو نەعالمی شیمی نەزانیوێتی مادە چیە نەزانیوێتی گەردی لە چییە نەزانیوێتی گەرد چیە نەزانێتی ناوکو پرۆتۆن و نیوترۆن چیە هیچی نەزانیوە بەس زانیوێتی طبیعەتی فیزیکی باوایە خۆی بە هەموو کنوکە لەبەرێک کاکە نالی ئەوێ هەواڵی کون و کەلەبەری ئەم شاری پێ بکە ئەمە مهم نییە کاکی خۆ ئەمەیەک بۆنیش دێنێ شتێکی تر تۆ ڕاوەستە شتێکی ترە پێ بڵێ ئەوەشتی سەر پێی نەمانە هەنی قوڵیتانی هیچ ئەمەشتی سەر پێین پێ بۆ بازەکە دوو تەماشاکە باسی گەڕەکانی سلێمانیەکە باسی بۆ نمونە سەرچنارەکە ئەم جامە وەستە تا دەگەی یا عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور چەشمێکە میسلی خۆرکە لە سەد جێبە ڕۆشنی فەورانی نوری سافە لەسەر بەردی وەک بلور یا عکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شیهابی نور تەماشاکە شەوە و ئەستێرەیە و دەرکەوتووە و ئاسمان ساف و جوان و مدیانە ئەوە ئاوێنەی بخەرە بەری هەمووی ڕەنگاتەوە یاننا ئەڵێ ئاوەکەی سلێمانی وایە ئاوەکەی سەرچنار وایە ئەڵێ کە تەما ئاوێنێ ڕەنگاتەوە تۆ بە باسیەوە نەکەین واز دەوە مامۆستاوانمان لێکا کە لێرە چوینە دەرێ نەڕۆین و ماڵێک کازار مشکلەکەەوە نییە مشکلەکەەوەی ئەو محازەرەیە دوای غای بنان ئێستا ڕۆما ئەساڕم ئەجا شتێکی ترە پێڵە هەرەوە تەماشای ئەم دوو ملاحەزە بەسیتەکە ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور لەسەر چنار نییە بۆ باسێکە بۆ نییە لە بەرەوەی کە عەقڵی گەورە بووە ئەرشیفی سلێمانیە کەنالی تەماشای هەموو سوئالەکانێکە سەیوان نەزیری گونبەدی کەیوانە سەبز و ساف یاخۆ بووە بە دائیرەی ئەنجومی قوبور لە هەموو سوئالەکان واکە ئەڵێ من لەوێ بووم ئاوا بوو ئەمە تەوسیقی ئەمە تەوسیق کرا بەراوردەکەی ئامەخان کە کردی بینی کۆن و نوێیان ئەوە ماوە یا وای لێ هاتووە مەسەلەن ئەو باسێکە سەیوان کەیوان زوحال ئاخڵەیەکی بە دەورەوەیە بڵێ هالەیەکی بە دەورە ئەو شەوەی کە ئەو لە ئاسمانە بێ هیچ ئەستێرەیەکی کە ڕووناچی نییە ئەو سەیوانەی باسیەکە ئەڵێ تاکە قەبری پێوە بووە تاک چونکە زوحەل دیارەوە خەڵق چووە بۆ سەیران بۆ سەیران چوە بە گردی سەیوان ئەوە ماوە یا بۆ بە ئەنجومی دکتۆر جان لەبەرەوەی کاتمان کەمە با تۆزێ من لێرەوە تۆ جەنابەت دەتوانی ئیستراحەتی خۆت وەرگری خۆشە دانیشتن لەگەڵ ئەم ستافە خۆش دەویست ئەو بێ بەرنامەی بە تایبەت لەسەر ئەمانەی خەڵقی سلێمانی کە من جێگەی فەخرن بۆم هەر سەلامەت بن و خۆشحاڵ بن کامڵ لەگەڵمانە خۆش و خۆزگە لەگەڵتانە بوومەوە بەس هەر دڵم لێرەیە دڵ مهمە دڵم لێرەیە کاتێکی خۆش بۆ یادی سلێمانی پیرۆز بێ و هەر لە خۆشییا بن پیرۆز بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونیت ئامەخان ئەو جیاوازیانە مەسەلەن کە خۆش بوو لە جاران یعنی جاران باسی تەعزیەت کرد باسی شایی و تۆزێ باسی شاییمان بوو کە شایی جاران لە سلێمانی چۆن بوو شایی جاران ئەمەڭە خۆش بوو جا بە پێنج کەوایەکمان هەبوو با بێنەوە هاوسەرگیری خۆی کەریمزن با لەوە دەست پێ بکەین توشکەین ئامینە خان باسی هاوسەرگیری خۆت و کەریمزەنمان بۆ بکە خۆت ئەوەی تۆ چۆن بوو ئاهەنگەکەی تۆ چۆن یەکتریتان ناسی وەڵاهی ئاهەنگەکەی من مامۆستا لە ماڵی کوڕی پورەکەم هەمەی فەرەجەفەنگی بە خۆشەویستی بوو مامۆستای نەوەڵڵا هەر نەشم دی بوو فەقیرە ئەنجا لەوێ دەرسی بە مناڵەکانە گوو بە کەمال و عیرفان تێکەڵ بوون بەس من نەمدی بوو کە من هاتم بۆ ماڵی پورم لەوێ بوو منی شاید هەیە کە نەدی بوو بەخوانم دی بوو بەسەری تۆ بەسەری ئامینە خان خۆی خەڵکی قڵادزەیە خەڵکی سلێمانی لەدایک بووم کە هاتین مامۆستا چاوی بە من کەوت
هیچ یعنی بێشەرمیشە لە ڕوویەوە ئەو قسەیە بکەم تیرێکی تێگرتی هەر هەر یەکسەر کوتی بە ئامەخانی پورزامی گوت ئامەخان بۆ کچەم نایتێ یەکسەر یەکسەرەویشتی خۆ بە قوربانە بم بەدەست من نییەوە بەدەست کاکمەوە بەدەست براکەتی و بەدەست دایکێتی و کوتی تۆ لێی گەڕێ بۆ من ئەزی شاڵی ئەگەر بزانی بە ڕەحمەت بێویش زاوامان بوو کوتی کەریم بۆ منی بەجێ بێڵە ئیتر چون کاغەزی شێ مەحموویان هێنا و شێخ لەتیف خۆی هات و کاک محەممەدم بانگی کردم کوتی زۆر کەس داوای کردووی نادەم بەڵام ئەما بە کراسی بەری خۆیت دەمێ خۆشم هەموو شتێکت ئەی بۆ ئامەخان تۆ بینی خۆمان بێ خۆت پێت خۆش بوو هیچ خۆ نەمەزانی بەخوا من ئەو زمانە نیانزای ڕازەکە دایکشم وا بوو بە ذاتی خوا نەمانەزانی ئەهات لێی پرسیم کوڕی پورەکەم کوتی شووپیەکە هیچ قسەم نەکرد کوتیدەوە معنای ڕازیە علامتە ڕزا دلالة الرضا ئەیە صح ئەی ئامەخان خۆ ئێستا مەسەلەن کە ئەڵێن ئەو گۆڕانکاریانە کراوە دالیا لە سلێمانی یعنی شتی باشتری تایە ئێستا ئەوانەی کە دایانوێ هاوسەرگیری بکەن پێشتر یەکتری ئەناسن هەندێجار کوڕەڕۆڵی جان ئەوە ڕاست دەبن وەکو دوو خێوە خانوچکەی منداڵان لە نەکاوێ گەڕوخێ ئێمە لەگەڵ مامۆستا باوکم بوو دایکم بوو برام بوو خوشکم بوو هەموو کەسێکم بوو قوتابخانەیەک هەموو یعنی لە قوتابخانەکەی ئەو من هەم فێری هەموو شتێک بوو بەخوا پیاوی وا لە عالەما نابێتەوە لە دنیا 6 مناڕم گەورە کردووە لیان تووڕە نەبووە بە 6 قورئان لە خۆشم هەر بە حیاتم تووڕە نەبووە هەر بانگیشی نەکردوم ئامار کتێتی ئامە لە خان ئەم گوت خوا مامۆستاوا ماڵە تەریقە بمۆی گو بەخوا هەرواڵێ ئامینە خان بەوە کاریەوەی کە ماڵیەوە ماڵێکی گەورە بووە زۆربەی شاعیرەکان سەردانی کردوون وەکو هێمن موکریانی قانە کۆمەڵ شاعری دیکە باسی ئەوانمان بۆ بە مانگ لەوێ بووە بە مانگ کەواو سەڵتەکەی جا بە قوربانی کەواو سەڵتەکەشی بم گیرفانەکەی ئەمەنگە گەورە بوو بەخوا 5-6 کتێبی ئەگرت فانی کتێب بووە بۆ مەکتەبە نەشیە هێش بۆشی بشۆم شەوێکە ئەوان مەشغوڵ نابوون کەوا سەڵتەکەی داکەن لەوێ لەسەر کورسێک خۆسە علاگە و مەلاگەش نەبوو دایەنا ئەچوون بە دزیەوە بە هێواشی بە تاڵمە کرد و ئەم شتو جوان و پاک و خاوێن و ئەیگو بەخوا کچم تۆ زۆر خراپی تۆ بۆ ئەمە شتووە ئێم گو مامە گیان خۆ هیچم لێ نەکردو ئەوە تا دە باشە دەیاخر عەزیەتی خۆتت داوە ئەمەنگە کابرایەکی بەسیط بوو ئەمەنگە پیاوێکی هین بوو دوایی مامۆستا لە دەربەنی خان بوو لە وەزیفە دەرکرا بوو کاغەزی چینوسی بوو بە مامۆستا کەریمی کارسازمە دەدێت داوای یارمەتی کردبوو ئارەوەڵا ئیتر مامۆستا خێرا خەڵقی ناربوو بە دوای هێنابووە سەرێ بە ئینگلیزەکانی کوتبوو ئەمە شکسپیری کوردیە شکسپیر کوتیان چۆن وایە بەڵێ لەداریەوەم کوتی بەخوا وایە چۆن وەڵا کە ئەربینن شێعر و هینەکانی ئاوا عەجایە بە هەر یەکسەر دایە مەزرێنن لەوێ 6 مانگ لەوێ ئیشی کرد کوتی کەریم فنیشم کە بەهارە ئەڕۆم ئەویش کوتی دەڕاوەستە بە ئەم مانگەش بڕوا کوتی نە فنیشم کە خۆ دەزانی من کنگەر بخەیتە لوتم نادەبنی کەلیمەی تەقاعد وەڵا فنیشم کە کاک زاهیر لە جەنابەت زۆر ئیشت کردووە بۆ ڕاگرتنی یاخود هێشتنەوەی ئەو بینایانەی کە لە سلێمانی هەن یعنی زۆر هەوڵت داوە ئەو کە لە پوورەی سلێمانی هەندێک شوێنی وەک خۆی بمێنێتەوە ئەم خولیایە چییە لای تۆ دروست بووە؟ ئەوەی جێگای دڵخۆش کاک زاهیر هەموو بیناکان ناویان هەیە یان بەشێک لە بیناکان وێنەی کەساتیەکانی پێوە کردو تاوەکو بەزینوی ئەو کەساتیانەش بمێنێتەوەنە زۆر جاڵم بینا نابێت تەنها یەک وەزیفەی هەبێت ینی مەسەن بینا ئەتوانێت تەرحێکی مەعماری بێت ئەتوانێت وێنەیەک بێ ئەتوانێت ڕەسمێ بێ ئەتوانێت کتێبێکی کراوە بێت ئێستا زۆر جار من لە شانی بیناکانەوە لە شوێنانی کە دەرفەتی نووسینی تایە زۆر بابەت بە زیاتر لە پندەکانی پیرەمێرد ئەو هەموو شتە جوانە هەیە کە لە ناو کتێبایەوە خەڵک ڕووی تێناکا کتێبەکە بکاتەوە بیخوێنێتەوە منەی هێنمە سەرشانی بیناکان پەخشێکەم من شەڕ بە بینە دەبینم ئەڵێم من هەم وەرە بم خوێنە و سوودم لێ وەرگرە لەوانەیە زۆر جار دێڕێکی جوان ڕێچکەی ژیانی ئینسان سەرانسەر بگۆڕێت وکەمە ساحبی ئەو بەها جوانان نەبین ساحبی ئەو وشە و کەلیمە زێڕینانە بەتایبەتی وتەکانی پیرەمێرد وانە ینی حەیفە کە شاراوە بن مەسەن لە قسەکانی پیرەمێردی نەمەر کە ئەفەرمێت و زۆر مطابقە لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆیە ئەفەرمێت وڵاتێک حیزب و کورسی تێکەوێ هەش کەس دەستی ڕۆژ بەشی خۆی دەوێت دووبەرەکانی گەلێکی فەوتان
سەودای سەرکاران زۆر دڵی ڕەنجان ئەنی ئەم قسەی عمری ڕەنگە 100 ساڵ بێ کە چێڕی دوێنێ شەو وتراوە بۆ ئەمڕۆ یعنی ئەمە بیرخستنەوەی ڕستەیەکی وە کەلیمەیەکی وە بەرچاوخستنی جملەیەک و ئامۆژگاریەکی وە بۆی هەیە نیەتی ئینسانێکی گەورە بگۆڕێ بۆی هەیە پیاوێکی قاید و سەرکردە بێنێتەوە هۆش کە من دەڵێم ئەوانە هەر تەنیا شاعر نەبوون فەیلسوف بوون پێش ئەوە قانعی شاعر کە جەنابی ئامەخان باسی کرد باز لە علاقەی ملت و سڵتەکە کە ملت و سڵتە چەند ئەبێت تاواوکەری ئەلبەن ملت و سڵتە دوو سەنگەری جیان نین سەنگەرێکی گەورن تەوەجۆهەکەش ئەوەیە خۆشگوزەرانی ملت کە چەند ئەبێ حکومت ئاگاداری لە ڕعیەت و میلەتەکەی بێ بۆی ئەوساکەش میلەتەکەی بالمقابل چەند دڵسۆز و گیانبەخت بێ بۆی قانع فەرمێ وەکو میلەت قساکاڵێ من بنی دارم تۆش سەری داری کە من بڕدرام تۆش سەر و خواری من قەدیدار کە بڕام تۆ چیەکەی بەسەرەوە لەبەرەوە ئێوێ هۆشیاری باتەوە بە سڵتە بە هین کە ئاگاتان لە میلەت بێ با میلەت نەبڕێتەوە بۆی تۆش هەر بەو سەرەوە بێنیتەوە ئەم قسە جوانانە و زۆری وا و زیاتر حەقە لەسەر هەموو دار و دیوارێکی سلەیمانی هەبێت بۆی هەمووی زەنگی بیرخستنەوەی دڵسۆزی و یەکێتی و برایەتیمان بێت هەموو ئەو بیرخستنەوەیە زۆر گرنگە وانە دا لە ئەسە مەسەلەن ئێمە لێرە کاگازا دەبین یەکسەر مەقامی یاوانێ یەکسەر مامۆستا مەحموودمان بیرەکەوێتەوە اینجا تۆ سەیری ئەم هەموو گۆرانی بێژە بۆ نمونە مامۆستا بەڕەحمەت بن کەریم کابان قادر کابان عوسمان عەلی ئیبراهیمی خەیاتی باوکم بەڕەحمەت بنەبیان یعنی هەمە ساڵح دیلان اینجا بێژگە چەندین ئەکتەری باشمان هەبووە چەندین شێوەکاری باش ڕۆماننووسی باش چیرۆکنووسی باش کێمە لێرەوە سپاسیانەکەین بۆی کە ڕۆڵیان هەبووە ئەو پەیکردتاشانە ئەمڕۆ باسی مقاماتمان ئەمڕۆ واز لە تۆ ناهێنم چکە دەنگە خۆشە بێ هەر چۆنێ بێ یادیشی باوک بکەیتەوانەی گۆرانیشی باوکە بڕیت زۆر من پرسیارێک بزانم کاکسۆران شاعرێکی باشیش بووە ئۆکەی ئەوە جاران مقامی سەفەر تایبەتە بە شاری سلێمانی چیتر تۆزێ ئەباسی ئەو گۆرانی و ئەو ئاواز و مقامانەمان بۆ بکەکە من مۆرکی سلێمانی پێوە دیار باوکم کاتی خۆی کە ئەم مەقامی سەفەری گرتۆتە ئەستۆی خۆی بۆی بازەکردین ئەیگوم من لە شێخ نووری شێخ ساڵحەوە کە باوکی شێخ شەهابەکە گوێی لێ بۆ ئەم مەقامی سەفەری وتووە ئیتر باوکم زۆر عاشقی ئەم مەقامی سەفەریە مەقامی سەفەری بڕوا ناکەم لە شوێنی کە هەبێ بەس لە سلێمانیا تایبەتمەندی خۆی هەیە کە مەقامی سەفەر ئەڵێ بەڕاستی زوربەی زۆری کۆڵانەکانی شاری سلێمانی بیرەکەوێتەوانە کە کاتی خۆی ئامەخان فەرمووی چۆن گوزەریان کردووە بەناو شارەکە و چۆن دۆستایەتی و خزمایەتی کراوە باسی ڕۆشتنی باوک و دایگەکە ینی مەقامێکی زۆر حەزینە مەقامێکە زۆر تایبەتمەندی خۆی هەیە باسی دوو دڵارەکە کە لێک جا ئەبنەوانێ ئەو مەقامی سەفەرە بەڕاستی دانراوە بۆ شاری سلێمانی جا منی چێکم لەوانی کە زۆر عاشقی سلێمانی بەڕاستی من لە هەندەران بووم زوربەی زۆری شەوەکان کە لە دائەنیشتم بەتەنیا بیرم ئەکردەوە ئەمگو باشە من بۆ نەچمەوە بۆ سلێمانی شاری خۆمەوەت خۆم جا براکانیشم تەلەفۆنیان بۆ کوتیان ئازا تۆ چەند ساڵێک ماوە لە ژیانە بۆ ناییتەوانێ وتم وەڵاهی منیش ئەو وعدتانێ مێمانی جا مەقامی سەفەر بەڕاستی تایبەتمەندێکی خۆی هەیە کاک ئازاد باشترین شتت کرد کە گەڕایتەوە بۆ سلێمانی بەتاکید ئازاد دڵنگە خۆشەویستە ڕەنگە گەرەوە نەهاتایەوە سلێمانی بچوای بۆ لای وەڵام من خۆشەویستی بۆ کاکزای پیاکی زۆر بەڕێزە لای من زۆر خۆشەویستە بەس کاتی خۆی وعدێکی یا بە من وتی ڕستێکی باوکتم بۆ بێنە شتێکی بۆ باوکتەکەم ئازان بیری چێتەوە بەسەر نەچۆ لێرات دەمەزەردی قسەکەمانەکەینەوە ئەو فکرەیە هەر وجودی وشکن و نەوەستاوم ڕاستە فەرمووی و مژدەشتانێم ئەلحەمدولیلا من خەریکی دروستکردنی داونتاونێکی پچکۆلەم بەقەدەر توانا پچکۆلەکەی خۆم والحەمدولیلا لە تاوابوونە لە کانێسکان کاتی ئەوەی هاتووە هەموو بێن سەردار ئینشاڵڵا وای لێ بکەین کە پێگەیەک بێت دروست بێت بەدیلی بەردەمی مزگەوتی گەورە و سەهۆڵەکە بێت خەڵک شوام توانێت لەوێ کۆ بێتەوە لە ناو ئەو هەموو خانۆکە لە پورە جوانەیە کە
هەموو خشتەکانیشی دروستکراوی شاری سلێمانی یعنی خشتی ئەوە زۆر گرنگە. دەرەکیشیتیانە ڕاستە. ئەوە زۆر الحەمدلله ڕازاوەتەوە وەکو جەنابە فەرمووی بە کۆمەڵی نەختی دەستخۆشی لێک جوانی خەڵکانی شایستە کە شایستەن زۆر باش. ئێمە کاتی کات بەرنامەکەمان واتەوە بێت بەرنامەکە کاتەکەمان هەر ئەوەیە زۆر زۆر سپاسی ئێواکەین کە ئەمڕۆ ئامادە بوون لەگەڵ ئێمە و ئەم یادەمان کردەوە بەیەکەوە. من دەرفەتی یەک دقە قسەم بە من ئەتوان دوپەیامتان بگەێن دوای پەیامی من قەت نامێ باسی سلێمانی بکەین وەکو خەبەری کانام باسی سلێمانیەکی جوانی کۆن بکەین. سلێمانی مەفروض وایە هەمیشە جوان بێت و بێت جوانتریش بێت چونکە کاتێک کە ئێمە مامۆستای گەورەمان هەبوو خەڵکمان هەبوو فێرکەت بوون ئێمەیان بەجێهێشتو ئێمە لەوانەوە دەستمان پێکردو ئەوان لە هیچەوە ئەوەیان پێکراوە ئێمە لەوانەوە مەفروض وایە زۆر زۆر زیاترمان پێکرێ و هەموو خەسڵەتە جوانەکانی سلێمانی لە نەشونما بن نە لە ناوچوون هەر بژیت ئامەخان تۆچی دێ بە سلێمانی واللهی من ئەوەم خۆشەویستی هەیە لەوانەیە گەر بڕۆم لە سلێمانی بمرم چونکە ئەو ساڵی تەقەکە لە مامۆستا کرا لە لەندەنیشەوە لە سویدیشەوە جوابمان بۆ هات کوتیان هەر ئێستا ئەبێ ئەتانهێنین بۆ ئێرە نە من و نە مامۆستا کوتمان بەخوایە مە ناین هەر بژیت ئامەخان خۆشەویستان زۆر بێت کاتی بەرنامەکەمان هەرەوە بوو بە گۆرانیەک بەجێتان دێڵین لەگەڵ دەنگە خۆشەکەی کاکە ئازاد و هیوادارم سلێمانی هیچمان پێشکەش ناکەی دوا بڕاتە مەفروضە شتێک بڵی کاکسۆران بەخوا با دەست پێک لای کاکسۆران بێت کۆتا لای بە بەیانیان گۆرانیوتن زۆر زەحمەتە ئەوە لەسەر قسەی جەنابە کاک ئەنوەر ماگیشی نەبێ ئیشاءالله ئەم سلێمانیە خوای گەورە هەر ئاوادانی کاتەوە و کوردستانیشمان هەر ئاوادانە بێ ئیشاءالله. خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەم یادە مەزنە لە سلێمانیەوە لەگەڵتانین فەرموون. ئەمە گۆرانی باوکمە من زۆرم حەزیەتی ئەمە هەر گۆرانیەکە لە گۆرانی خۆشەکانی بەیادی فەرموو. سليماني كدار الملك بابان بو سليماني كدار الملك بابان بو نمحكوم عجم نستغرى الشيش آلي واسمان بو هستلا خاوي جانب زانا چیم داوي هستلا خاوي جانب زانا چیم داوي لقرني زردت والله دوما چم داوي هاي 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 لا خانم والله بچاو شرداكا داوايكا ماري والله نوق ويزر داكا